جارێکی دیکە ئۆتۆمبیلە بێسەرەتاکان دەستیان بەسەردا دەگیرێت. ماوەی 2 هەفتەیە لە بازگەکانی دەروی شاری سلێمانی و بازگە کاتیەکانی ناوشار دەستکراوە بەدەست بەسەراگرتنی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان. خاوەنی ئەو ئۆتۆمبیلانە جارێکی دیکە گرتبوونیان لە بەردەم مەڵبەندی یەکی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامدا و دەڵێن با کۆتایی بەم گرفتە بهێنرێت و کێشەکەیان بۆ چارەسەر بکرێت. وەڵی هەتا ئێستا هیچ شتێک ڕوون نییە لەسەر چی ئەگیرێن ئایا لە پێناو چیایە. بەڕاستی ئێمە وەکوم ساحب سیارانە هەتا ئێستا هیچ سوودمەندێ نەبووین لە حکوومەتی هەرێم. ئێمەش حەزەکەم وەکو هەر سیارێکی یاسایی ڕێگە کارتێک بێ ئایا ئارمێک بێ ئایا ڕقمێک بێ بمان بدە ئێمەش هەشووکەین بەسەی دەریا بە حڕی لوەیەکی ڕقم شارەکانمان بنێتوانین بە ئیسراحە بسوڕێنەوە بەناو شاری سلێمانیا. ئێمەش وەکو سارەکانی تر هەمووی چینی هەژارە کڕوێتی ڕاستی ئەوە نییە بڵێ چینی بەرزە بیکرێت هەمووی هەژارە هەمووی بەقەرز کڕێتی پێشمەرگێ مرورە ئاسایشە کارمەدی خەسخانێتی هەموو چینێکی تایە کرێکاری تایە هەموو چینێکی تایە. چ کێشەیەکتان بۆ دروست بە جاری کردبوونەتەوە؟ دەست بەسە سارەکانمان ناگرن دەنگۆیەکێ چەند سارێکیش گیراوە لەبەر ئەوە ئێمە شاتونێت تێرە هاوکارێکمان بکەن. تا ئێستا بڕیارێکی ڕوون و ئاشکرا نییە بۆ دەست بەسەراگرتنی ئۆتۆمبیلانە و هیچ ڕوونکردنەوەیەک نەدراوە لەسەری. بەڵام بە پێی زانیاریەکان بەشێک لە هۆکاری دەست بەسەراگرتنی ئۆتۆمبیلەکان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بەشێکیان سەرپێچیان تۆمار کردووە. ناو بەناویش لە چەند ساڵی ڕابردوو بڕیاری وەها بۆ ئۆتۆمبیلانە دەرچووە. تقریبا مە 4 ڕۆژە ئەم شتە ڕوویاوەتەوانێ ئەم گرتنی ئەم سیارانە داواکارین شتێکمان بۆ بکرێ با لەم کێشە گیراوە لەم چەند ڕۆژە باڵە قوربان گیراوە ناڵێن هۆکارەکەی چییە؟ وڵای کەس نازان ئەوەی کە جامی ڕەشە و چەکی هەڵگرت پێ مەگەر ئەوانەش نە هەمی لەسەر هەمووی حسابەکرێت. گرفتەکە ئەوەیە ئەم سیارانە دەستیان بەسەراگیرێت لە کۆمەڵێک شوێن ئەم سیارانە بەبێ هیچ هۆکارە بەبێ هیچ مخالفێ بەبێ هیچ کێشێک ئەم سیارانە دەستیان بەسەراگیرە ئەگەریش نەبێت ترسێک و دڵە ڕاوکێ کەوتۆتە ناومانەوە کە زۆر کەس هەیەکێک لەوانە هاوڕێکەی خۆمە بەڕاستی سیارەکەی یاو بە 13 گەڵازەرەر کە بە شەرتێک تۆزە قەرزیشی تێکەوتو بوو لە کڕینەکە زۆر کەسەیە بە قەرز کڕوێتی زۆر کەسەیە بە زەحمەتێکی زۆر کڕوێتی. تاوەکو ئێستاش ئۆتۆمبیلی بێسەرەتا هاوردەی هەرێم دەکرێت و کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت ژمارەشیان تا دێت ڕوو لە زیادبوونە. حکومەت بەهۆی کۆنی مۆدێل و بڕاوەیی ئۆتۆمبیلەکان ئامادە نییە ژمارەیان پێ بدات هەر ئۆتۆمبیلێکیش سەرپێچی تۆمار بکات بە بڕی 1 ملیۆن دینار سزا دەدرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی سلێمانی دەست بەسەر ئۆتۆمبیلانە دەگیرێت ئێستاوان